ڕۆژانە 2000 تەن زبڵ و خاشاک لە سنووری هەولێر کۆ دەکرێتەوە و دەبرێتە کانی قەرژاڵە بۆ فڕەدان. بەڵام لە ڕۆژی مەولود، ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودخوای لەسەر بێ، تەنها لە سنووری سەنتەری شاری هەولێر بڕی 30 تەن زبڵ و خاشاک کۆکراوەتەوە. ئەمە بەوتەی ڕێکخراوی ئاڤیاری ژینگەیی. من بۆ مەبەستا قسە لەگەڵ ئاسۆ شکاک دەکەم کە سەرۆکی ڕێکخراوەکەی. کاک ئاسۆ سڵاوت لێبێت. سڵاو لە ئێوەش. ڕقەمی گەورە دەبیستین لە ڕۆژی مەولود چەند زبڵ و خاشاک کۆکراوەتەوە؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن. ئەو بڕێکە لەلایەن بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی کە لە ڕێی کۆمپانیەکانی پاکەرەوە سەر بە سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڕاگەیەندراوەکە لە ڕۆژی یەکەم لە بەیانیەکەی تا ئێوارە 30 تەن زبڵ و پاژماوە کۆکراوەتەوە کە لە ناو جەرگەی شاری هەولێر. بەڵام ئەم ڕێژەیە تەنیا ئەو ڕێژەیە کە لەم ڕۆژەدا کۆکراوەتەوە چوتە زبڵخانەی کانی قەرژاڵە. بەڵام ڕێژەی جیاوازترمان هەیە. ئێمە دەزانین کە خەڵکی شاری هەولێر هەموو لە ماڵەکانی خۆیاندا مەولودیان کردووە کە کاتێک مەولود دەکەی پاقڵاوەیە، کێکە، چکلێتە، لوقمەکە دابش دەکەی بەسەر ماڵانی دراوسێت، ئەمە بە پاژماوەی پلاستیکیدا دەندرێتن کە بەم پلاستیکەکان دابش دەکرێت بەسەر ماڵان لایلۆنەکانە. کەواتە ئەمانەش ئەگەر مەزندە بکرێن ئەمەش ڕێژەیەکی زبڵ و پاژماوەی تر هەبووە. بەڵام لەم ڕۆژەدا لەوانەیە نەچۆتە زبڵخانە، یان ئەم ڕۆژەدا بۆ بەیانیەکەی ئۆتۆمبیلەکانی کەپس هاتوونە زبڵەکانیان بردووە. بەڵام ئەوەی مەزندە دەکرێت ئەو 30 تەنەی کەوا لە ڕۆژی مەولود لە ناو جەرگەی شار و دەوروبەری کۆکراوەتەوە چوتە ناو زبڵخانە. لەگەڵەوەشدا ئێمە بەشێک لەم زبڵانە کەواتە کەسانێکەنە کەسانێکی کەم دەرامەتن کەوا کۆیان کردوتەوە لەگەڵە خۆیان بردویانە بۆ فرۆشتن، چ پلاستیکە چ قۆدی ببسیەکانە. ئەمانەش بوونی هەبوو لە ئەمانە حسێب نەکراوە. تەنیا ئەو 30 تەنە ئەوەیەکەوە بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی گواسیتەوە بۆ زبڵخانەی کانی قەرژاڵە. تەنها لە ناو سەنتەری شار یاخود هەتا کوێ بڵێن 2000 تەنەکە ئەوە لە سنووری زبڵخانەی کانی قەرژاڵەکە 14 شارەوانی دەکاتن لە پارێزگای هەولێر. بەڵام ئەو 30 تەنە تەنیا سنووری بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزیە کە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر دەکات. ینی مەسەڵەن ناو جەرگەی شاری هەولێر دەکات. سیمەتری بڵێن سیمەتری جادەی ئسکانتێریەوە لەوانێ ناڵین هەمووی شێستی و بەشێک لە مزگەوتەکانیش حسابکەین لەو ڕۆژەدا دەبێت زۆر بێگومان ڕێژەکە زیاد دەبێتن لەبەرەوەی تۆ ڕۆژی یەکەم هەمووی هەژمار ناکرێت. بەڵام لە ڕۆژی دووەمیش دەتوانین بڵێن 10 بۆ 15 تەن مەزندە دەکرێتن. ئەگەرە تۆ بێی ئەو دوکانەمان زانی بە یاوانەی پلاستیکیان فرۆشترێت دەمانتوانی بڵین ئەوەندە پلاستیکی، ئەوەندە ببسیە، ئەوەندە قۆدیە، ینی کۆمەڵێک پاژماوەی جیاواز دەبیسترێت زبڵ و خاشاک دەچێتە کانی قەرژاڵە. ژینگە پارێز دەبرێتە کانی قەرژاڵە چی لێ دەکرێت؟ بەڵێ ئەوەی کە بەو شێوە کلاسیکەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت تەبەقەک زبڵە، تەبەقەک زبڵە، تەبەقەک خۆڵە لاندفیل دەکرێتن وەکو بێی لەژێر خاک دەندرێتن. زۆر سپاس بۆ ئێوە دەستی خۆش. بەڵێ ئەمە دوایین زانیاری بوو لەسەر کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە ڕۆژی مەولود کە بڕی 30 تەن زبڵ و خاشاک تەنها لە سەنتەری شاری هەولێر کۆکراوەتەوە و فڕێدراوە لە سنوورەکانی قەرژاڵە. قسەی کۆتایی ڤار دەیکات.